هەستین بە گربنەوەشی ناڕازی و داواکردنی مافەکانی خۆمان مافی قوتابیان کە هەموو ساڵێک چینی قوتابی بەداخەوە ینی دەکەوێتە بەر چەشنی ئەو زوڵم و ئەو نەعەدالەتیە کە چەندین ساڵە ینی لەلایەن حکوومەتی هەرێمەوە کە دەرماڵەی خوێندکاران بڕاوە ئێمە ڕۆ هاتوون داوای مافێکی خۆمان بکەین و داوای مافی هەم خوێندکاران بکەن کاویش دەرماڵەیە کە حەقی خۆمان ینی شتێکە بە مافی خۆمان دەزانین بەڵام ئەوەتانێ هەروە بە شانازی هاتوون ئامادەش بوون کە داوای مافی خۆمان بکەین بۆ ئەوەی کە مافەکانمان بگەڕێنەوە کە بەڕاستی قوتابی لە دوو خێشنە هەمواردا قوتابی لە چینی زۆربەی خوێندکارانی زانکۆ پەیمانگاکان چینی هەژارن ینی لە چینێکی سادەی کۆمەلگان کە باری دارایی ژیانیان بۆ جۆرە نییە کە بتوانن خۆیان بڕبن بەڵام ئەوتانەیە کە دەبینین بۆ 6 بۆ 7 ساڵ دەبێت کە ئەو بڕیارە دراوە بڕیارێکی نایاساییە کە دەرماڵەی خوێندکاران بڕاوە بەڵێ ئێمە داوا دەکەین گاو دەرماڵەی بگەڕێنرێتەوە وەکو سەردەم شار و شارەکانی تر کە داواکاریەکەمان ڕەوایە کە هەموو قوتابیان داکۆچین لەسەوەی دەرماڵە بگەڕێنرێتەوە ئێمە وەکو شاری هەولێر ئەمڕۆ وەکو قوتابیان زانکۆ پەیمانگاکان ئامادە بن کە بۆ ئەو داواکردنی ئەو مافەڕەوایی خۆمان بە مافی خۆمان دەزانین کە ئەو داوا ئەو دەرماڵەیە بگەڕێنرێتەوە بۆ قوتابیان ینی قوتابیان تاکەی قوتابی ینی زوڵمی لێ بکرێەوە تاکەی قوتابی ینی لەژێر ئەو ینی وەک چینێکی سەرساوە ینی تەمەشا بکرێت بۆ قوتابی بە هاوڵاتی ژمارە دوو لە کۆمەلگا سیر بکرێت بۆ ئێمە دووبارە بەردەوام دەبین لە داواکردنی مافەکانی خۆمان و داوای دەرماڵە دەکەن کە دەرماڵە بە مافی خۆمان زانین مافی قوتابیان دەزانین کە شتێکە دەبێت پێمان بدرێتەوە داوا لە وەزارەتی خوێنی باڵا دەکەن کە ئێستا لەبەردەم وەزارەتی خوێنی باڵا ئامادە داوا لە وەزارەتی خوێنی باڵا دەکەن کە ئەو دەرماڵەیە بڕیاری گەڕانەوە دەرماڵەمان بۆ بدرێت واروە ئێمە بە پێی ئەو یادداشتەی پەرلەمانتاران کە 48 پەرلەمانتار کار لەسەر ئەو دەرماڵەیە کار لەسەر ئەو پرۆژەیە دەکەن کە هیوادارن پەرلەمانتاری تر وە ئەوانەی لە خەمی قوتابی ئەوانەی لە خەمی خەڵکدا بێن وە کاری لەسەر بکەن وە پەرلەمان جەلسەی لەسەر بکات دانیشتنی لەسەر بکات وە پەرلەمانتاران هاوکاری خوێندکاران بن کە ئەو دەرماڵەیە بگەڕێنەوە بۆ ئێمە سوپاسی و پەرلەمانتارانەش دەکەن و سوپاسی هەر لایەن و هەر فراکسیۆنێ هەر ئەوەک دەکەن کە پرۆژەی لەسەر ئەو پرۆژەی لەسەر دەرماڵی خوێندکاران وە هاوکاریەک بێ بۆ دەرماڵی خوێندکاران و سوپاسی ئێوەی ڕاگەندکاریش دەکەن کە هاتن و بەدەم داواکارەکانمان هاتن بۆ ڕووماڵکردنی بەڕێزمە ئەومان هەبوو ئیتفاقمان هەبوو لەگەڵ نوێنەرانی شارەکانی و لەگەڵ خوێندکارانی خۆشمان بەڵام وەک ینی ئەمەش پێمان سەیرەکە ڕێژێشی وا کەم هاتووە بۆ ئێرانە ینی ئێمە کارمان لەسەر کردو هەفتەیەکە کار لەسەر ئەو بابەتە دەکرێت ینی کارمان لەسەر کردو بەڵام کە خوێندکارانێ مەتیەکەن خوێندکار ئامادەیە بچێت لەگەڵ ڕێزم بەڵام خوێندکار ئامادەیە بچێت بۆ عەفلەیەکی حیزبی لێرانە پاسیشی بۆ دەگرن بچێت بەشداری عەفلە حیزبیەکەی بکات بەڵام ئامادە نێ بێ داوای مافە ڕەوایەکەی خۆی بکاتن چی وڵاهی من خۆم وەزعم باشە بەڵام زۆر کەس دەبینین لە سۆشیال میدیا پۆست دەبینین ینی تەڵەبە هەیە لەبەر نەبوونی بژێوی ژیانی و لەبەر نەبوونی موچەواز لە خوێندن دێنی ینی ئەو دەرماڵەیە دەکرێت ڕێژەیەکی باش لە پێداویستیەکانی ئەو قوتابیە پڕ بکاتەوە قوتابی هەیە لە کۆلێژی پزیشکی ناهاتۆتەوە لەبەر نەبوونی پێداویستی و ینی موچەی ڕۆژانەکەی دەبێ واز لە خوێندن بێنێ ینی بەڕاستی عیبە بۆ پەرلەمانتار ئیمزا لەسەر 100,000 خوێندکارێک نەکا کە موچەکەی 6 ملیۆن دینارە بەڕاستی ئیمتیازەکانی ئەوان ئەگەر هەر پەرلەمانتار 1 ملیۆن دابنێت بەسە بۆ ئەوەی پارەی خوێندکاران دابینکەن شتێکی تر بۆ ئەوانە ئێمە سەر بە وەزارەتی خوێندنی باڵین وەزیر خۆ ئەتوانێت بچێت بۆ پەرلەمان لەگەڵ با پەرلەمان جەلسە بکات بچێت بۆ پەرلەمان دەنجی خۆی بخاتە تەنیشت دەنجی پەرلەمانتاران داوای ئەو مافە بکات داوای مافی خوێندکاران کە ئەگەر خۆی بە باوشی خوێندکار دەزانین کە مادەم وەزیری دەبێت باوشی خوێندکاران بەڵام خۆی باوکی خوێندکاران دەزانێت دەبێت بچێت داوای ئەو مافە بکاتن بەڵام کە داوا نەکا وەزیر مادەم بۆ وەزیرە شتێکی تر بۆ ئەو ڕێکخراوە حیزبیانی ناو زانکۆ پەیمانگاکان مەسەڵەن یەکێتی قوتابیان و نازانم ئەوەی خوێندکاران و ئەو شتانە نازانم ئەوانی ئەوان ئەگە خۆیان بە ئەوەی خوێندکاران دەزانن ئەوان ئەگەر خۆیان پێخەمخۆری خوێندکارانە دەبووە ئەوانش چۆن بە یەک بەیاننامە بەیاننامە حیزبی دێن خوێندکاران خڕ دەکەن و بۆ عەفلەیەکی حیزبی بۆ بانگەشە هەڵبژاردن ئاوا دەیانتوانی بێن هاوکاری ئێمە بکەن بێن کە خوێندکاران هام دەن بێن بەشداری لەو گرتبوونەوەکەن بۆی داوای مافی خوێندکاران بەڵام بەداخەوە ئەو ڕێکخراوە حیزبیانە تەنها بۆ پارە خواردن و چەند کەسانێک بۆ بەرژەوەندی شەخسی خۆیان کە ئەو ڕێکخراوە حیزبیانە بەکاردێن ئەوی بەنای قوتابیان
ئەوەی خۆیان بەکاردێنن بۆ ئەوەی بگەن بە پێگەی خۆیان بەداخۆ بۆەوە دەستی خۆش بێ زۆر سپاس بۆم لای